لە ڕاستیە کۆبوونەوەکانی پەرلەمان لەم خولەی ئێستایە ئەوەی کە ئێمە متابعەکەین تاکو ئێستا استقراری بەخۆیەوە نەبینیوە و ئەکێ بڵێن کاری پەرلەمانی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەوەی و بارودۆخەی کە لە هەرێمی کوردستان ئەگوزارێ استقرار دروست نەبووە ڕێچکەی کارەکانی خۆی نەگرتووە هەر بۆیە بۆ کەسێکی وەها گەورە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێی وایە بە ئێستایشەوە پارەی پێویستی لەبەردەست نییە بۆ پێدانی موچە هەم لە کاتی خۆی و بە تەواوی و بەبێ لێبڕین بۆیە ئەم چاوەڕوان کراوە کە بەو بارودۆخەی ئێستای پەرلەمانی کوردستانەوە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بە ئاڵۆزیەکەیەوە گواسرا بێتەوە بۆ ناو پەرلەمانی کوردستان و تاکو ئێستا تەنگژەی سیاسی لە ناو پەرلەمانی کوردستان بەردەوامە و تاکو ئێستا ئەوەی کە پێی ئەوترێت مزایداتی سیاسی لەلایەن هەموو لایەنەکانەوە بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیشەوە بەردەوام بێ و بۆ کەسێکی وەها گەورە و حکوومەتیش نیەتی ئاوابێ و حکوومەتیش قەناعەتی وابێ بێگومان هەر بێ ئەنجام دەرەچێت چونکە لە ڕابردوویش حاڵەتی وا هەبووە زیاتر لە 18 کاتژمێریش بەردەوام بۆ کۆبوونەوەی پەرلەمان بەڵام بێ ئەنجام دەرچووە بۆیە چاوەڕوان کراوە لەسەر کەیسی لێبڕینی موچە کە حکوومەتی هەرێمی کوردستان سەر ڕای ئەوەی داهاتەکانی زیادی کردووە لێبڕین بەردەوام بێ و خۆتان نەزانن لێبڕینەکەیش بە بڕیارێک بۆ لە ئەنجومەنی وەزیران لە کاتێکە ئستحقاقی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەپێی قانونە کەواتە ئەم موچەی فەرمانبەران مافێکی وەدەست هاتووە بەپێی قانون لە پەرلەمانی کوردستان بۆیە یاساشکێنی کراوە. بەڵام لێرەدا پرسیارەکەەوە ئەگەر بڕیاری لێبڕینی موچە لە ئەنجومەنی وەزیرانەوە بێ هەر خۆیان پەرلەمانتاران بازەوە دەکەن کە دەڵێن بڕیارەکە نایاساییە ئەی کەواتە کە نایاسایی بێ بچۆنم بڕیارە دەرچوو چۆن ساڵێکە کاری پێ دەکرێت لامان کات ئەمە ئەسڵی مەوزوعە ئەگەر پەرلەمانی کوردستان یان ئەم پەرلەمانی کە ئێستا کارەکە لە بارودۆخێکی سیاسی نۆرمال بووایە و پەرلەمان بیتوانایە داتا و کۆی داهاتە داراییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەستی خۆی کۆ کردایەتەوە بیزانایە داهاتی هەرێمی کوردستان چەندە و ئایا بڕیاری لێبڕینی موچەک سەر ڕای ئەوەی کە ناقانونیە ڕاستێکی تێدا یان با بڵێن فعلەن حکوومەتی هەرێمی کوردستان ناچارە ئەو لێبڕینە ئەنجام بدا ئەو کاتە پەرلەمانی کوردستان لە بەردەم دوو ڕێگایە ئەبوو ڕێگەی یەکەم ئەوەیە شەرعیەت بدا بەو لێبڕینەی کە هەیە ڕێگەی یەکەمیان یان ڕێگەی دووهەم نەخێر ئەگەر داهات هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت دابەشی بکەوە دابەشی ناکە ئەو کاتە پێویست بوو لەبەر یاساشکێنی لە ئەنجومەنی وەزیرانەوە لەبەر یاساشکێنی لە وەزارەتی داراییەوە کە لێبڕینی قەرار لێداوە پێویست بوو بۆ لێپرسینەوە تیمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بام کاتە پەرلەمانی کوردستان چونکە خۆتان نەزانن بانگهێشتکردنی ئەندامانی دەسەڵاتی جێبەجێکردن بۆ پەرلەمانی کوردستان بۆ دوو مەبەستە مەبەستی یەکەمیان بۆ بانگهێشتکردنە بۆ حاڵتێکی احتیادی بۆ حاڵتێک کە زۆر قورس نەبێتەوە بانگهێشت ئەەکەی بە نای لێنراوە بانگهێشتی میوانداری لەوێ کۆمەڵێ پرسیار و هەنێ مناقەشات لەگەڵ وەزیرەکان ئەکرێ یا لەگەڵ ئەندامانی تری حکوومەت ئەکرێت و ئەڕۆنەوە لێکەوتێکی وهای ناویا بەڕاستەکە خەڵەوەمەی دوێنێدا کە ستافی حکوومەت هاتنە پەرلەمان ئەمە بانگێشت بوو یاخود لێپرسینەوە بوو پێدوابێت خاڵی دووەمیان لێپرسینەوەیە کە ئەمەی دوێنێ بۆ لێپرسینەوە نەبوو لە کاتێکدا قسەکەی من لەسەر ئەوەیە ئەگەر پەرلەمانی کوردستان قەناعەتی وایە ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان بە کۆکردنەوەی بەڵگە و داتا داراییەکانیان گەیشتونەتە ئەو قەناعەتەی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی لەبەردەستە بەڵام موچە لە کاتی خۆی و بە تەواوی دابەش ناکا پێویست بوو ئەو تیمەی کە بان کراوە کە مەسئولە لە مەلەفی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەمبەستی لێپرسینەوە بێ خۆ ئەگەر نەیانتوانی وەڵامی پرسیاری پەرلەمانتاران بدەنەوە پێویست و بە پێی دەنگدانی پەرلەمانی کوردستان متوانیان لێ وەربگیرێتەوە چونکە خاڵی یەکەم ئەمە یاساشکێنیە بەڵام ئەوان ناویان لێ ناوە پاشەکەوتی زۆرم لێوە تا حکوومەتیش بە زۆر سەپاندوێتی ناچارە بەڵام کێشەکە لەوایە یعنی ئێستا پەرلەمانی کوردستان ناتوانێت کۆی داهاتی هەرێمی کوردستان کۆ بکاتەوە و بە شەفافی لێی تێبگا بزانێت داهاتی گومرگەکان داهاتی نەوت بە ناوخۆ بە دەرەوە داهاتەکانی تری هەرێمی کوردستان لە باج و لە ڕسومات و لەوەی کە هەیە کۆ بکاتەوە چەنە و مەسەلەن داهات بۆ نمونە ملیارێک دۆلارە ئەی خەرجمان چەنە خەرج ملیارێک و 200 ملیار
ملیۆن دۆلارە کەواتە لێرە تۆ 200 ملیۆن دلار نەقست هەیە بەڵام ئەم داتایە بە شێوازێکی ڕێکوپێک و بە شێوازێک کە مقنیع و بڕواپێهێنەر بێ نییە لە پەرلەمانی کوردستان و نییە لە بەردەم تەنانەت هەندێک لە ئەندامانی دەسەڵاتی جێبەجێکردنی شانیە بۆیە هەر چاوەڕوانکراوە ئەو مشکلانە ئاوا بەردەوام بێ و فەوزا لە ناو پەرلەمانی کوردستان دروست بێ و نەگەنە نەتیجە. باشە کاک خەڵەف کەواتە بۆچی پەرلەمانی کوردستان کە لە هەموو دنیاە لە پەرلەمانەوە بڕیار دەرەچێت دەنگی لەسەر دەدرێت و دواتر دەکرێت بە یاسا و جێبەجێ دەکرێت بەڵام بۆچی لە هەمان کاتداگەر بڕیارەکە نایاساییە دوێنێ پەرلەمان نەیتوانی کۆتایی بەم بڕیارە بهێنێ و ئەم بڕیارە هەڵبۆشێنێتەوە. تاکو ئێستا سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان بەداخەوە ئاوایە پەرلەمان ناتوانێت ئیشوکارەکانی خۆی بکە هەروەکو چۆن ئەنجومەنی وەزیرانیش ناتوانێت ئیشوکارەکانی خۆی جێبەجێ بکە و دەسەڵاتی دادوەریش ناتوانێت بیکە بۆیە ئێمە تاکو ئێستا سیستەمێکی سیاسی دیاریکراوی چەسپی ومان نییە کە دەسەڵاتەکان لێک جیا بکاتەوەی کە پێوتێ فەسڵی سوڵتات لە هەرێمی کوردستان نییە هەموو دەسەڵاتەکان تێکەڵ بۆ بەسەریەکە زۆر جار حکوومەت ئیشی دادگاکە هەندێک جار حکوومەت ئیشەکانی پەرلەمان ئیشەکار و کۆمەی بڕیاری لێبڕینی موچە و ئیشی پەرلەمانە قەرار بدا ئایا بەپێی قانون شایستە دارایەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین کراوە هەربێ بەپێی قانونیش دەستکاری بکرێت کەم بکرێتەوە یا زیاد بکرێتەوە تە لە عێراق بینن عێراق سەر ڕای ئەو هەموو گەندەڵی کە تایە هەیە و سەر ڕای ئەو هەموو ئاژاوەی سیاسی و ئیستیقراری سیاسی کە هەیە نەیانتوانی موچەی فەرمانبەرانی خۆی کەم کاتەوە زەختیان لەسەر بووە نەیانتوانی بیکەن و نەشیان کرد چکەوە قانونەوە لە نەتیجە قانون پێویستە پەرلەمان هەمواری ئەو یاسا بکاتەوە دەستکاری بکە و حەقی بەدەست هاتوو حەقی بەدەست هاتوو ئیتر مافی ئەو ئینسانە خۆیەتی هەتا ئەو ڕۆژێک کە قانون ڕێگەی پێداوە پێویستە بەو نیسبەی کە بۆی دیاریکراوە وەری بگرێ. بەڵێ کاک خەڵەف یعنی زیاتر ئەوەی کە لێرەدا جێگەی پرسیارە یاخود جێگەی تێڕامانی خەڵکە هەر سێلایانی دەسەڵات کە بەشدارن لە حکومەتە و پەرلەمانتارانیان لە پەرلەمانی کوردستان ڕخنەی ئەوەیانە گر پێشەوەی پشنە کۆبوونەوەی پەرلەمان و پۆستیان دەکرد کە ئەمڕۆ کۆتایی بە لێبڕینی موچە دێنرێت و لە کۆبوونەوەی پەرلەماندا باز لەوە دەکرێت لێبڕینی موچە کۆتایی پێبێت هەرچەند ڕخنەشیان لە ئەدای پەرلەمان گرت و ویستیان ئەم بڕیارە کۆتایی پێبێت بەڵام لە هەمان کاتیشدا هیچ ئەنجامی نەبوو نەیانتوانی ئەو هەدەفەی هەیەە بیپێکن بەڵام بۆ وەک ئۆپۆزیسیۆنیش ئەمان هەڵسو کەوت دەکەن پێ وایە. بەڵێ لە ڕاستیە بابەتە لەوە دەرچووە بابەتێک بێت تەنها کێشەیەک بێ لە نێوان دەسەڵاتی جێبەجێکردن وەک خۆی و دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردن کە پەرلەمانە وەک خۆی واتە بە نەزمێکی تەواو چەسپی و نۆرماڵ و ڕێکوپێک بڕاتە پێشەوە بەڵکو ئەم بابەتە بۆ بە بابەتی سیاسی بۆ بابەتی مزایداتی سیاسی ئەبینین لە کۆتایی کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردەمی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا لێبڕینی موچە کۆتایی پێبێنەوە بە فولی موچەی ئەدا بۆ چەند مانگێک بۆ چکە دەساودەستی کابینەکە ئەکرا و ئەو مەسئولیەتە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی پێشوو لەسەر خۆی لای برد و دواتر چەند مانگێک لەم کابینەی ئێسش بەردەوام بوو اینجا دواتر ئەمانیش هاتن بڕیاریاندا لێبڕین دەست پێ بکەنەوە کەواتە ئەم بابەتە لەوە دەرچووە کە بە نۆرماڵی کێشەیەک بێ لە نێوان پەرلەمانی کوردستان وەک ئەوەی کە یاساشکێنی بەرامبەر یاساکانی کراوە لەیان دەسەڵاتی جێبەجێکردنەوە و دەسەڵاتی جێبەجێکردن کە پێی وایە ئەوان بە ناچاری قەراری ئەویان داوە کە لێبڕینی موچە بەردەوام بێ بۆیە کێشەکە لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیش ئەوەی پرسیارەکەی جەنابتە لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیش هەر لە شێوازە نۆرماڵەکەی خۆی دەرچووە ئۆپۆزیسیۆن ئەوێ بیکا بە دەستەگوڵی خۆی ئەگەر حکوومەت بێ قەرارێک بدات چکە ئەوە واضح و دیارەکە ئۆپۆزیسیۆن ناتوانێت بە زۆرینەی دەنگدان لە پەرلەمانی کوردستانە بڕیاری لێبڕینی موچە هەڵبۆشێنێتەوە لە ناو حیزبەکانی دەسەڵاتی دیسان لەوێش ململانی سیاسی هەیە لەسەر بابەتەکە و هەر حیزبەی بۆ خۆی ئێوێ ئەگەر حکوومەت لێبڕینی موچەی لابرد ئەو بڵێ من کردومە ئەویتر بڵێ من کردومە و حکوومەت بۆ خۆشی قەناعەتی وایە ئەگەر بێوێ لێبڕینی موچە لابە دەستەگوڵی پەرلەمان نەبێ و دەستەگوڵی حکوومەتی هەر پەرلەمانتارانی بەشدار لە حکوومەتەوە ئەو لایەنانەی کە بەشدارن لە حکوومەتە خۆیان واژۆیان کرد کە لێبڕینی موچە نەمێنێ و ستافی حکوومەت بێتە پەرلەمان بکۆ ببنەوە لەسەر لێبڕینی موچە بەڵام بۆ دوێنێ نەیانتوانی لە بەردەم ستافی حکوومەتە کۆتایی بەم بڕیارە بێنن کە لێبڕینی موچە هەڵوەشێتەوە. ئەنجامدانی کاری پەرلەمانی بۆی بگەیتە میکانیزمێک دەنگی پێویست کۆکەیتەوە بۆی بڕیارێک بڕوێنی و بیچەسپێنی و بێ بە
قانون پێویستی بە لۆبیە، پێویستی بە کۆکردنەوەی دەنگە، پێویستی بە پاڵپشتی یەکتری نێوان فراکسیۆنەکانە. بەڵام لە ناو پەرلەمانی کوردستان بەداخەوە تاکو ئێستا وەکوتمان لەبەرەوەی کاروبارەکانیان لەسەر ڕێچکەی خۆی نییە، هیچ فراکسیۆنێک متمانی بە فراکسیۆنەکەی تر نییە، یان لێک تێگەیشتن لە نێوان فراکسیۆنەکان دروست نەبووە کە ئیشێک بکەن، بە تایبەت ئیشێکی گەورەی وەک بڕیاری کۆتایی هێنان بە لێبڕینی موچە بە هاوبەشی لە نێوان ئەندامانی سەرجەم فراکسیۆنەکانە ئەم کارە بکرێت. زۆر ئاساییە پەرلەمانی کوردستان بگەشتایەتە قەناعەت پەرلەمانتارانی پارتی یەکێتی نەوەی نوێ گۆڕان ئیسلامیەکان بەیەکەوە هەندێکیان بەشدار بن و هەندێکیان بەشدار نەبن. ئەمە کاری نۆرماڵە بوو، بتوانن نیسبەتی دەنگی گونجاو کۆ بکەنەوە بۆی لێبڕینی موچە کۆتایی پێبێن. بەڵام بە دڵنیاییەوە لەم بارودۆخە سیاسی ئێستاە من بەش بە حاڵی خۆم چاوەڕێ ئەوە ناکەم و وای نابینم پەرلەمانی کوردستان بتوانێت بە ئاسانی کۆتایی بەم بابەتە بێنێت، چونکە ناتوان بە هاوبەشی دەنگ کۆ بکەنەوە بۆ بڕیاری کۆتایی هێنان بە لێبڕینی موچە. بەڵێ خەڵەف ئەحمەد پەرلەمانتاری پێشووی کوردستان، سپاس بۆ بەشداریکردن لە ناوینی ڕۆژ لەگەڵمان.